نیوە شەوە و دەرگای مزگەوتەکان هاوشێوەی دڵی ئەو هاوڵاتیانە کراوەتەوە کە لەم شەوی قەدرەدا دەیانەوێت لێخۆشبوون و ڕەزامەندی خودای گەورە بەدەست بهێنن. هاوڵاتیان دەست بە دەستنوێژ و دەم بە زیکر و ڕوو لە ماڵی خوددا دانیشتون و بڕیاریان داوە ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان زیندوو بکەنەوە. ئەو پەڕی لە خۆشیام و ئەو پەڕی لە سەربەرزیام کە بۆ خوای گەورە هاتووینە تێرا کۆبووینەتەوە وەکوزەڵا خوای گەورە لێمان خۆش بوو. وەڵا ئەڵەمەوەی کە ناڕەحەتی مامەگەرنی ئازا بێ و هیچ ناڕەحەتێک بەرامبەر میلەت گوناحە بیکەی بەس خۆ ینی ئاشتی لە هەموو شتێک باشترە ینی یارمەتی خەڵک بیت و گوناح لەگەڵ خەڵقە یارمەتی خەڵبی کە خەڵک لەوەی کە دڵی ناڕەحەت بوو لەم شەوانە گردنی ئازا بکەیت. وەڵا من بێشەڵا بە تەمای ئینشەڵا ئەم دەشەوە هەر دەشەوەکەی ئینشەڵا دانیشتایە. ليلة القدر خير من 1000 شهر. خدای گەورە پاداشت و عیبادەتی شەوی قەدری بە هێندەی پاداشت و عیبادەتی 1000 مانگ دیاری کردووە. گەورەی ئەم شەو و زیندووکردنەوەی لە ناو کوردەواریدا بووەتە کلتورێکی جوان و لێمێژینە. ساڵانە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان لە مزگەوت و ماڵەکانیان بە زیکر و نوێژ و قورئان خوێندن تا پارشێ و دەمێننەوە. بەتەئکید هەوڵی ئێمە لە شەوانی قەدرا بۆ عیبادەت و خواپەرستێکی زیاترە کۆکردنەوەی توێشەیەکە بۆ توێشوێکی زیاترە بۆ قیامەتمان. بەڕاستی ئەم شەوە یعنی دەست هەموو کەسێ ناکەوێ ئەم شەو تۆ عیبادەتی شەوێک خێری لە 80 ساڵ زیاتر بێ 1000 شەهر کە خوای گەورە دیاری کردووە یعنی بەڕاستی کەم نییە. ئێستا بەنسبە ڕۆژەوە خوای گەورە یعنی فەرمودەی صحیحە هەیە قودسیە کە ئەفەرمێ ئەصوم لی وأنا ئەزیبی ڕۆژوو بۆ منە خۆم پاداشتەکەم دیاری نەکراوانی خوای گەورە دیاری نەکردو ئەوە پاداشت و خێریە بەڵام وەکو قەدر خوای گەورە دیاری کردووە ئەفەرمێ عیبادەتکردن و خواپەرستی لە شەوانی قەدرا خەیر من 1000 شەهر یعنی خێر و پاداشتی لە 1000 مانگ زیاترە. زانایان ئاماژە بۆەوە دەکەن شەوی قەدر شەوی پاکبوونەوەی بەندەکانە لە تاوان و گوناه. داواش لە هاوڵاتیان دەکەن لە ڕێگەی زیندووکردنەوەی سونەتەکانەوە هەوڵ بدەن لەم دەشەوەدا بەخشندەی و لێخۆشبوونی خودای گەورە بەدەست بهێنن. ئینسان ئەو شەوە بەخەبەر بێ بۆ ئەڵڵاه و لە پێناوی ئەڵڵاه و نوێژی تیا بکە و قورئانی تیا بخوێنێ یعنی ئەم شەوە شەوی دابەزینی قورئانە جێی خۆیەتی ئینسان قورئانی زۆر تیا بخوێنێ. ئەم شەوانە تایبەتن بە شەو نوێش ئینسان زۆر شەو نوێژی تیا بکە تایبەتە بە دوعاکردن وەکو عایشە فەرمووی یا رەسوول الله صلی الله علیه وسلم ئەگەر موافقەی شەوی قەدر بکەیت چی بڵێن فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني کەواتە شەوی دوعا و پاڕانەوەیە و شەوێکە کە تەقسیماتی ڕزق و هەموو شتێک لەم شەوەدا دەکرێت بۆ جێی خۆیەتی ئینسان داوای هەموو خێر و چاکەیەک لە خوای پەروەردگار بکات بە تایبەت ئێمە میوانی لە ماڵەکانی خوای پەروەردگار و داوای سۆز و ڕەحمەتی و بەزەی لەو ئەکەین بۆ ئومێدەی کە قاپی پر لە ڕەحمەتی خۆیمان بۆ بکاتەوە و لە گوناه و تاوانەکانمان خۆش ببێت. ساڵانە لە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا هاوڵاتیانی کوردستان دەچنە مزگەوتەکان و تا کۆتا شەوی ڕەمەزان شەوانە بە عیبادەتکردن بەسەر دەبن. وەک هاوڵاتیان دەڵێن لە نێو گێژاوی ژیان و گرفتەکانیاندا مانگی ڕەمەزان و شەوانی قەدر و بۆنە ئیسلامیەکانی دیکە دەرفەتێکی زێڕینن تا کەمێک لە جەنجاڵی ڕۆژگار دوور بکەونەوە و ئارامی و سەکینەت بدەن بە دەرونیان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.